باسی ئاوەدانێکی دیکە دەکەم، بەڵام ئەم جاریان لە سێکتەری تەندروستی و بە تایبەتی لە بەرهەمێنانی سرنج لە هەرێمی کوردستان. توانای بەرهەمێنانی ئەم کارگەیە بۆ سرنج بە 4 زۆری جیاواز 280,000 ڕۆژانەیە کە هەناردەی بازاڕەکانی هەرێمی کوردستان یانی پارێزگاکانی خواروو و ناوڕاستی عێراق دەکات. دەیان هەلیکاری ڕەقساندووە. سەرپەرشتیار و بەڕێوەبەرانی ئەم کارگەیە توانای ناوخۆین لەسەر و هەموو شێوە پاڵپشتەکانی حکومەت و ئەم کارگەیە لە شەمەنی کابینەی نوێمدا دەستی بەکارەکانی کردووە. شێوازی بەرهەمێنانی سرنج لە یەکەمەوە شاکۆتایی و هەناردەکردنی بۆ بازاڕەکان چۆنە؟ مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بشین. هەروە بەرهێنەرێک یان هەر کەسێک کە توانای ئەوەی هەیە بتوانێت لە هەرێمی کوردستاندا وەبەرهێنان بکات، حکومەت یارمەتی و پاڵپشتێکی تەواوی دەکات و هەموو کار ئاسانێکی بۆ دەکات. ئەمە بەڵێنی سەرۆکوەزیران مەسرور بارزانیە بۆ وەبەرهێنەر و بازرگانەکان بۆ ئەنجامدانی هەر پرۆژەیەک لە هەرێمی کوردستان. ئەمە یەکێکی دیکەیە لەو دەیان کارگەی کە لە تەمەنی کابینەی نوێم دەستی بەکارەکانی کردووە لە بواری پێداویستی پزیشکی و بە تایبەتی بەرهەمێنانی سرنج. تەواوی پرۆسەی بەرهەمێنانی سرنجەکان چۆنە لەم کارگەیە. باشترین جۆری کەرەستەی خام هێنراوەتە ئەم کارگەیە لە ڕێگای باشترین ئامێریشەوە دەکرێتە قاڵب، واتە هەر لێرە قاڵبەکەی بۆ دروست دەکرێت لە کەمتر لە چەندین چرکە. ئەمە دێتە خوارێ، ئێزا تەماشاکەین دەبینین لێرە قاڵبی سرنجەکانمان بۆ دێتە خوارەوە بەم شێوازە. دواتر کە دروست دەکرێت بە کۆمەڵی پرۆسەی ترە تاقیم دەکرێت و دەچێتە بەشەکانی تر. ئێرە قۆناغی دووەمی کارگەی سرنجە، بەڵام هێندە شوێنێکی هەستیارە وەک وایە تۆ لە ژووری نەشتەرگەریە کابی لە نەخۆشخانە. داف و ئێستا کە هاتوومەتە ئێرە دوو جار بە ئامێری تایبەت ئێمەیان خاوێن کردوەوە، چونکە ئێرە بابەتەکە زۆر هەستیارە. سرنجە پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە، بۆیە بە شێوەیەکی تەواوەتی پاف و خاوێنی بە ئامێری تایبەت دەکرێت. ئەمجا ڕێگا سێ دەدرێت بیتە ناو ئەم پرۆسەیە، ئەویش هەموو کاتێک نا، تەنها لەو کاتانی کە خۆیان دیاریان کردووە. بۆ هەموو کەسێ وایە کە دێت یەکسەر پشکنین و ئەو تاقیمەوە بەکاردێنن یان بەگوێمەتان کرد. لێگومان لە بۆ هەم کەسێک ئەو هەیە باش، حتا لەو کاربەدەکەی خۆشمان داین دەبی هەن باش. ئێرە هەفتارترین بەشی کارگەیە، يعني أم قناغي عن شيء بسكا أيرا بشي أسمبليا طبعا أيرا هسيارتين بشي كارجية حتى أو هواي كالبوي ديتن بس يزور فلتر هذا الروح أو زي ديسوزين أو أميري فيش تنها سيسيا كان ما بولي ده بام شوية دواتر ب ديتا أو بشر أو أميرا سيليكونا كيدا يختنا تاع حركة خوش بي أجر أو سيليكونيت أنا كريو جولينا كا زور خرز بدي زور خرز زي بوبك شيء بكارين النبي وonda خرز بدي أصابنا زۆر بە ئاسانی هاتووەکەی دەکەم. ئەگەر تمشا سیلیکۆنەکە بکەی بەو شێوێ زۆر نییە کە لەسەر کاسکێتەکە دیار بیکەم. باشە دوای ئەوە دەستە بەشی ئێرە هەر ئەسمبلیە بەشی تەزمیعی پێدەرێم کامل کلنگەر گاسکێت باڕەل دێتن بەو شێوەیە لە بۆمان دەکە سرنجی کامل کاپەس دەبێ لێرە. بەڵێ لە دوای شەوەتێ بۆ تاقیم، بەڵێ لە دوای شەوەتێ بۆ تاقیم و تاقیم تەواو دەبی و لەناو کارچۆندان.
قۆناغی یەکەمی ئەم کارگەیە بینیمان ئامێرەکان بوو کە ڕستێکی قەڵبوو بۆم قاڵبە دەمەوێت بە شێوەیەکی گشتی بزانم چۆن لە ڕێگای چەند ئامێرە ئەمانە دروست دەکات. بەڵێ ئێرە قاعی مۆلدینگ مەشینە هەشت ئامێرمان هەیە ئەمە سێ نوعی جیاواز لە پلنگەری دروست دەکەین لەبەرەی دوو نوعمان پێنجسیسیە هەمان پلنگەری بۆ دەبێت چوار نوعیش باڕێل دروست دەکەین دە سیسی سێ سیسی دوو دانەش پێنج سیسی. باشە چەند ئامێرتان هەیە لەم خەتانە؟ هەشت ئامێرمان هەیە هەشت ئامێرتان بەنسبەت پرۆسەکەش لە بۆ پلنگەری پلنگەر عادەتەن تۆزێک ئاسانترە حمەتێکی ئەوها نابین لە دروستکردنی پلنگەری هەر سایکلەک پێویستی بە تقریبان 22 چرکە 23 چرکەیە بەڵام بۆ باڕێل جیاوازە بۆ باڕێل زیاتری پێویستە لە 22 چرکە چەند لەوە بەرهەم بێت؟ 56 56 ئەم ئامێرانی کە بەکارێن ئامێری پێشکەوتون سەردەمێن یا ئامێری چۆنن؟ بێگومان ئاخر وێژنی ئامێرەکانن کە بۆمان هاتووە زۆر باشە کوالێتیان لە سین بۆمان هاتووە هەمووی ماسەفات سیمیە کێ سەرپەرشتیەکاندا زیارە کوردەکان؟ بەڵێ هەمووی ستافی خۆمانن هەر هەمووی کامل کارگەمە ستاف کوردن هەموو عملەکانیش کامل باشە ئەمە لە قۆناغی یەکەما بەم شێوەیە دروستان کرد دوای پرۆسس و تاقیمە کرێەوە نییە؟ بێگومان لە دوایم قۆناغەوە دەچێتە چکوێی تر لێرە بەشی مۆلدینگە ئەو بەر بەشی ئەسێمبلی تەزمیعەکە و چۆن دەبێتە سنجێک کامل و هەمووی ئامێرەکە ئۆتۆماتیکە هیچ شتێک بەدەست ناکری بەدەست ناکرێت هەمووی لە ڕێگای ئامێرەوەیە بالضبط ئەمانە پێوترێن نێر و مێ نێر و مێ بالضبط لەو بەشەی ئەو بەرەوە دەبەسرێ بەیەکەوە ئامادە دەکرێت زۆر تۆ باشە چاودێریەکان چۆنن لەسەر ئەم بابەتە چکەمە قۆناغی یەکەمە زۆر گرنگە بێگومان ئەمە کامل چاودێری کرێکارەکان دەکەین لێژنەش سەردانمان دەکات بەردەوام لێمان دەپێستنەوە چۆن کارەکان بەڕێوە دەکەین چۆن تاقیمەکان دەکرێت بەردەوام سەردانمان دەکرێت. باشە ئامێرەکان هەر بۆ ئەم سایزە یا بۆ ئەم قاڵبە دروستکراون یا دەتوانن قاڵبی تروشی لێ دروستکە؟ نا تەنها قاڵبەکان دەگۆڕی بە دڵی خۆمانە مەسەلەن 5 سیسی 1 سیسی ئەسامە 1 سیسیمان لێرە قاڵبمان هەیە ئەتوانین قاڵبەکە بگۆڕی 1 سیسی ئینتاز دەکەی هیچ کێشەیەکیش نابێت. ڕۆژانە چەنە ئینتاسان هەیە لە ڕێگای ئامێرانەوە؟ ئامێر بۆ ئامێر دەگۆڕێت مەسەلەن ئێستاەوەی دەستم لۆرلوک پێ دەنێ 5 سیسی تقریبان ڕۆژانە 8,000 بۆ 50,000 ئینتاز دەکەین. هەی ئەمەیان تقریبان 58 بۆ 6,000 بە کوالەتێکی باش بێگومان ئێمە ماوادی پیپی بەکاردێنین کە یەکێکە لە باشترین ماوادەکانی دنیا ئەو خامەی کە پیشانماندا بالضبط ئەمن لەو ماوایکە لێرەمە یعنی چەندان زۆر موادم دیکە ئەویان باشترین ماوادە باشترینە زۆر باش. کوالەتی و بەرهەمێنانی سرنج بە باشترین شێواز لە پێشینەی کارەکانی ئەم کارگا ناوخۆیەیە بە جۆرێک هەریەکە لە پشکنینەکانی فیزیایی و کیمیایی و بایۆلۆجی بۆ دەکرێت پێش ناردنی بۆ بازاڕەکان. پشکنینی سرنجەکان بابەتێکی زۆر گرنگە چونکە دوایەمە چۆن دەڵێیتر دەچێتە بازار هاوڵاتیان بۆ نەشتەرگەری بۆ زۆر شت یعنی ئەمە بابەتە بەکاردێنێت. ئەو پشکنینانە چێکە لای ئێوە بۆ سرنجەکان ئەنجامەدەن لە ناو کارگەیە؟ بەڵێ لێرە ئێمە هەڵدەستین بە پشکنین لە دوای پرۆسی تاقیمکردن بۆ سرنجەکانمان تاقیگەکانیشمان سێ جۆر تاقیگەمان هەیە فیزیایی کە ئەوە پێش تاقیمکردنە و کیمیایی و بایۆلۆجیمان هەیە. باش گرنگترین ئەو پشکنینانی ئێوە ئەنجامیدەن لەم سێ تاقیگەی بەڕێزت باس دەکرد چین؟ هەرسێکیان زۆر زۆرورن بەڵام لە هەمویان مهمتر مایکرۆبایۆلۆجیکە. چی تێدا دەکەن لێرە؟ تێست دەکرێت زۆر بە دیقەت لە بۆ سرنجەکەی لە بۆ خاوێنی یعنی دیقەت دەدەینە سەر خاوێنیەکەی ئایا ئەوە خاوێنە دەشێت بۆ بەکارهێنان یان خود ناشێت بۆ بەکارهێنان ینی پشکنینەکان چیمان پێ دەڵێن هیچ ڕێسا تایبەتمەندیەکەیە؟ بەڵێ هەمووی بە ستانداردی زۆر بەرز دەکرێت لە پشکنینەکانمان دەردەچێت ئەگەر خوا نەخواستە خەلەلێک هەبێ شتێک هەبێ ئەوەختە پیسیمان پێ پیشان دەدات و گەر هیچ مشکلێکی نەبوو ینی خاوێنە نەتیجەکەمان بە خاوێن پێ ئەی لە کیمیایی چی بۆ دەکرێت؟ لە کیمیایی هەڵدەستین بە ینی دیقەت دەدەینە سەر کوالێتی سرنجەکە. یعنی ئەمەش کوالەتی هەیە سرنجش کوالەتی هەیە؟ بەڵێ ئەو مادەی کە بۆ بەکاردێنین زۆر زەرورە کوالێتیەکەی بەرز بێت
و لە تاقیگەی کیمیایی دقت دەدرێتە سەر کوالیتی مادەکە. باشە ئەی لە فیزیایی چی بۆ دەکرێت؟ لە فیزیایی دقت دەدەینە سەر جۆری کەپسەکەی ئەو جۆری ئەو سیلیکۆنێک کە بۆی بەکاردێت و چەندێک تەحمولی زەخت دەکات ئەو سرنجە. هیچ ئامێرێکی تایبەت هەیە بۆ پشکنینی ئەم کەپسە کە هەوان ئەدات بیخەنە ناوی بەکارێ بۆی دڵنیا بینەوەکەم سرنجە کراوەتەم کیسێەوە هەوانادا؟ بەڵێ ئەو تێستیان زۆر زۆرەکە باست کرد لە بۆ کەپسەکەیە بە ئەوش چۆن دەکرێت بە هەستان بە پەستان خستنە سەر سرنجەکە. ئەگەر هاتوو هیچ لیکێک هەبوو ئەوە بەبڵ دێتە دەرەوە، ئەگەر هیچ لیکێک نەبوو بەبڵ نایەتە دەرەوە نیشان دەدا کە بە هەوا دەکرێت بە ئاو دەخرێتە ناو ئاو بە زەختی لەسەر دەکرێت بە پەستان خستنە سەر سرنجەکە. چۆن بزانین کامە جۆری باشی سرنجەکانە چکەوتمان سرنج بابەتێکی گرنگە لە پێداویستە پزیشکەکاندا. بەڵێ بێگومان سرنج کوالەتی زۆر گرینگە لە ڕووی تەندروستیەوە. بۆ نمونە ئێمە سرنج لێرە تێستی سلایدینگ تێستمان هەیە لە بۆیان دەکەین لە تاقیگەکانماندا هەتاوەکو بزانین ئایا ڕۆشنەکەی گونجاوە دەکرێت. بۆ نمونە لە ڕووی جوانکاریەوە کە زۆر گرینگە، بۆ نمونە ئەوانەی ئێستا باوەکان میزۆ پلازما بە سرنجەکان دەکرێتن گرنگە ئێمە بزانین ئایا تا چە ڕادەیەک ڕۆشنی سرنجەکەمان باشە. بۆ نمونە ئێمە چەند سیسمان دەوێت لە سرنجەکان. بەڕاستی لێرە گرنگێکی تەواو بۆ بابەتە دەدرێتن. باشە ئەگەر ڕۆشنەکەی باش نەبێت کاریگەری هەیە لەسەر بابەتە؟ بەڵێ بێگومان کاریگەریەکی تەواوی لەسەر دەبێت. ئەگەر کێشەی سیلیکۆنمان بۆ دروست بێت کە لە ناوی سرنجەکەدا هەیە. ئەو چۆن ئەو نەمبەرشتانی کە دراوەتی ئەوە تا چەند گرنگە چۆن گرنگی بەمە درراوە؟ ئەوەیان بریتە لە نووسینێک کە دەڵێ کە یەکجار بۆ نمونە لە بۆت هەیە بەکاری بینی ئەم سرنجەیە ئەوەی دیشان بریتە لە نەمبەرەکان کە بۆ نمونە ئێمە چەند سیسمان دەوێتن ئەوەن دەبێت پێویست بەکاردێنین کە لەسەری. ئەگەر سرنجێک خراپ بوو لە ڕووی کوالیتی و پێکاتەوە کاریگەریە کاتە سەر ئەگەر دەرزیەک جۆرەکەشی باش بێ بەکار. بەڵێ بە دنیایەوە سرنجەکە کاریگەری و ڕیئەکشن دەکات لەگەڵ ئەو سۆڵوشنەی کە لە ناوەوەیدایە کاتی زیانێکی تەندروستی دەبێت بۆ سەر کەسەی کە لەسەری بەکاردێنرێتن. مەسەڵەن پزیشکەکان ئەوانەی لە بابەتی جوانکاریە دەبێت هەستیار بن لەو بابەتانە. بەڵێ بە دڵنیاییەوە لەبەرەوە هانی زیاتر دەور و بەردێن کە بەرهەمی خۆماڵی بەکاربین لە بەرەوەی بۆ نمونە لێرە بە چەند پرۆسێسێکدا دەڕوە بە تاقیمکردن و جیالەوە چەند تاقیگەیەک دەکاتن بۆی کوالەتی سرنجەکە بە باشترین شێوە. کاتێک کارگەیەک لە وڵات دەکرێتەوە ئاوەدانی و ڕەخساندنی هەلیکار زیاتر دەبێت و بوجانەوەی زیاتر ڕوودەدات. گەنجانی بەهرەمەند بە توانایەکی ناوخۆیی کارەکانی ئەم کارگەیە ڕادەپەڕێنن. پێم بڵێ شێوازی کارکردنەکانی ئێوە چۆنە دەبینی ئەمە کۆتا باشە پاکێجکردنیەتی دوای نادنێتی بۆ بازارەکانە چی دەکەن ئێوە لێرە؟ لێرە کە لە جیهازەکان دێت دەرێم ئێمە کەم کورتیەکان دەردەینین ئایا سرنجەکان باشە خراپ یان جاری وە هەیە پاکوکاوێنیەکەی ئەگەر نیدڵەکە دوو نیدڵ بی دەری دەکەین جاری وا هەیە بەڵێ ئەمانە دەبل نیدڵن یان بێ سرنجن ئەمە دەری دەکەین لێ ناگەڕین. ئەنی ئێوە بەوردی جارێکتر چۆن دەڵێ پشکنینێکی فیزیکی بۆ بکەنەوە وردبینی لۆ دەکەین. ئێستا بزانم قیاسەی من تەواوە 690ەوە نیە دەبێت هەر پاکەتێک دەدانی تێدا بێت. ئێم وەزنەتان دەدانەشیکە هەر شیتێکی دەدانە سرنج دەدانە سرنجی تێدا ئەم وەزنەتان بۆچی دانەوە؟ ئەو بۆ دڵنیابوونەوەی بۆکسەکان بۆ دڵنیابوونەوە دەبێت ستاندارد چەند بێت نووسیتانە 680 هەتا 700 بێت لە باشە. لە ڕووی ڕەخسانی هەلیکارەوە لێرە مەسەڵەن چۆن هەلیکارتان بۆ ڕەخسا چۆنە شێوازی کارکردن لێرە چۆنە؟ لێرە بە شێوەیەکی باشە کە هەلیکارەکان ڕەخساوە هەندێک لەو کارمەندانی ئێرشکەی دەکەن دەرچی دانەمەزاوە یعنی دەرفەت بۆ گەنجانی ناوچەکە ڕەخساوە. زۆربەی زۆری لێرە کار دەکەن ئەوانشی کە دەرفی زانکۆ و پەیمانگاکانن خۆتان کە هاتن ینی سیڤتان تەقدیم کرد و یەکسەر وەرگیران چۆن دەڵێ هەموو مافەکانی کارمەندان لێرە پارێزراوە هەموو شتەکانتان بۆ دەستەبەت کراوە. ئیدارەش بە شێوەیەکی باش مامەڵەمان ئەگەرەکە لەگەر
یەکێک لە کارمەندەکان تۆ چەند ساڵە تەخەڕۆجت کردووە لە 2009 لە 2009 ئەمام ئیشە دۆزیەوە نیە باشە کردنەوەی کارگەی لەم شێوەیە لە ناوچە جیاوازەکانی کوردستان تا چەند گرنگە بۆ گەنجەکان زۆر گرنگە کە دەبێتە هەلی ڕەخسانی کاری زیاتر بۆ گەنجانی دانەمەزرا. بەرهەمەکانی ئەم کارگەی و توانای بەرهەمێنانی و هەناردەکردنی ڕۆژانە بۆ بازاڕەکانی ناوخۆ و دەرەوە چۆنە چۆن حکومەت پاڵپشتی خاوەن کارگەکان دەکات. کاک حاجی ئێمە تەواوی پرۆسەی کارگەکەمان کرد بە مەیدانیان چوونە ناوی شێوازی بەرهەمێنانەکەی بەڵام دەمەوێت بزانم شێوازی دامەزرانی ئەم کارگەیە و هەڵسەنگاندن بۆ دۆخی بازاڕەکە و پێویستی ئەم کارگەیە چۆن کارتان لەسەنگەر وەکو کۆمپانیا بە حقت پێشی دامەزراندنیەوەی دیراساتی خۆی تەواو کرد دیراساتی بازار و پێداویستی هەرێم و بە تایبەتی کە هەرێم ئەو کارگەیە نەبووە یەکەم کارگەیە لە هەرێم کوردستان و سێیەم کارگەش لە عێراق طبعاً کە ئەو دیراستیان کرد و دیراسەتی بازاریان کرد حتمما زانیان ئەوە پێداویستێکی گرنگە دوایش سرنج پێداویستێکی تەندروستی زۆر گرنگە بۆ هاوڵاتی یعنی کەس نییە نەخۆش پێویستی پێنەبی مختبەر پێویستی پێنەبی عملیات پێویستی پێنەبی هەموو بوارەکان بەڕێستان دەزانن پێویستیان بەکارهێنانی سرنج هەیە. ئیتر پاشەوەی دیراسەتێکی مستەفیزیان کرد لەو بابەتەیەوە بڕیاریاندا کە ئەو کارگەیە دروست بکرێت. پاشان بەڕاستی دەعمی حکومەتی هەرێم بۆ کۆمپانیاکەمان یەکەم هۆی سەرەکی بوو کە ئەوان نەجاحەت بێنن لە دروستکردنی ئەم پرۆسەیە و بە حقیقت بەڵگەشم زیاتر ئیفتیتاحی کارگەکەمان لەلایەن خودی سەرۆکی حکومەت ڕێزدار مەسرور بارزانی بە سوپاسەوە یعنی زەخمێکی تەواوی بە ئێمە بەخشی مەسئولیەتی خستە سەرشانمان کە ئێمە زۆر گرنگی بەم بەرهەمە بدەین بە تایبەتی لە بەرەوەی بەرهەمێکی سەحیە بەرهەمێکی تەندروستیە هەموو تاچێک بەکاری دەینی. پێشتریش نەبووە لە هەرێمی کوردستان ئەکید پێشتر نەبووە ئەم باسم کرد یەکەم کارگەیە لە هەرێم و سێم کارگەیە لە عێراق. ئەگەر جەنابەت بکرێت بە کۆی گشتی پرۆسەکە چۆن ئەم سرنجە بەرهەم دێنێ هەندێک جار لەوانەیە بڵین سرنج شتێکی زۆر ئاسان لە هەندێک دەرمانخانە لەوانەیە هەر بە فری بدرێتە هاوڵاتیان پرۆسەکەی ئاسانە بەرهەمێنانەکەی کە جەنابەت باسی بکەیت. واللهی پرۆسەی بەرهەمێنانی سرنج زۆر دقیقە زۆر وردەکاری تایە یعنی ئەگەر ئەوەلەن بەنسبەت ئەو مەوادەی کە لێی دروست دەکرێت مەوادە خامەکە حوبەیباتە بە برای خۆم برێم دەرزیە گازگێتە سیلیکۆنە ئەوانە هەموو دەبی بە پێی ستانداردی ڕێکخراوەکانی جیهانی بێت. ئێمە حقیقت یعنی ئەو بابەتەمان زۆر بە گرنگ وەرگرتیە و طبعا ئێمە لێت نەشارینەوە ئێمە تەفتیشی حکومەتی عێراقی خاصەتەن کە ئیجازەمان وەرگرت چەندین جار ئەوانەی لیژنەیان هاتیوتە ئێرە و بەڕاستی معجب بووینە بە کارگەکەمان لیژنە لە بەغدا و لە وەزارەتی بازرگانی بەڵێ کە هاتینە بۆ ئەوەی ئیجازەمان پێ ببەخشن و ئەوەش لە بیر نەکەین ئێمە بەرهەمەکەمان کە بەرهەم دێنین زۆر جاران سامپڵی دەنێرین بۆ بەغدایە بەغدا خۆی داوای دەکا بۆ ئەوەی دڵنیا بێت لە ئیش و کارەکانمان لە تعقیممان لە کوالیتیمان إلى آخره. چەندین جار ئێمە سامپڵمان نردووە لەخوا بە زیادبی هەموو سامپلەکانمان ناجح بووە و هیچ گلەیەکیان نەبووە هەر بۆیەش بەغدا ئێستامەوە چیلمان هەیە لەوێ یعنی سرنج دەباتن و لەوێ ساغی دەکاتەوە دەفرۆش. باشە لە سەقسەکەی جەنابەت ئێستان بەرهەمانی کە لەم کارگەیە بەرهەم دێنرێت دەچێتە کوێ لاری موسان دەچێتە کام پارێزگای لە عێراق دەچێتە کام پارێزگای. وەڵڵی هەتا ئێستا پارێزگاکانی هەرێم بە گشتی بەرهەمی ئێمەیان بۆ چووە بە تایبەتی هەولێر ئێمە هەموو پێداویستەکانی هەولێرمان پڕ کردوێتەوە هەروەها دهۆک هەروەها کەرکووک هەروەها بەغدا هەروەها سلەیمانی یعنی ئەو هەمویان بەرهەمەکانی ئێمەیان بۆ چووە. فیدباک چۆنە لەسەر ئەمە فیدباک ینی چۆن لەیرە ڕازین لە بەرهەمەکە دێنەوە دەیبنەوە. بەڕاستی ئێمە خۆمان یعنی من بە شخصی خۆم لە دکتۆرە بەڕێزەکانم پرسیە لە موزەمیتە سەحیەکانم پرسیە کە
کاکە کوالەتیکەی ئێمە چۆنە دەرێ وەڵڵاهی ئەگەر ئێوە بەردەوام بن لەو کوالەتی کەس نییە منافەستان بکە. ئێمە پێداویستی پزیشکی لە دەرەوە هاوردە دەکرێت لە سرنجە لە ڕێم کارگەوە دەتوانین پێداویستی ناوخۆی هەرێمی کوردستان پڕکەینەوە. ئێمە لەو جۆرانەی کە هەمانە لەو جۆرانەی لەو چوار جۆرەی کە ئێمە ئینتاز دەکەین ئێمە ئێستا تەواوی پێداویستی هەرێممان پڕ کردوتەوە. جۆرەکان 10 سیسیە 5 سیسیە 3 سیسیە و 1 سیسیە. ئیتر ئەمە ئەو چار جۆرەمان بەرهەم هێناوە دەتوان خواست پێداویستی ناوخۆ خواستی پێداویستی ناوخۆمان تەواو پڕ کردوتەوە. کوالیتی و نرخ چۆنە لە بازاڕاتوان وەڵڵاهی ئێمە بەڕاستی وەکووالیتی وەکو باسم کرد دەرەجە یەکە کوالیتیمە. ئێمە خۆمان بە منافسی هەر هەمووان دەزانین لە ڕووی کوالیتیەوە. ئێستا کارگا ناوخۆیەکانی هەرێمی کوردستان لە ڕووی کوالیتی و نرخەوە بە توانایەکی ناوخۆیی پێداویستی بەشێکی زۆر لە بازاڕەکان دابین دەکەن، تەنانەت هەناردەی دەرەوەش دەکرێت. ئەمەش بوژانە و بەهێزکردنی ژێرخانی ئابووری وڵاتە، هەروەک چۆن لە تەمەنی کابینەی نۆیەم پلان و ئامادەکاری بۆ کرابوو.